ئەم دینداریە ملازمە ئینسانەکە ضرورەتێکە ئینسان ناتوانێ ببێ ئەوە بژی ئەگەر بوا بکە ئەگەر وانەکە خۆی هەڵە خەڵەتێنێ ئەگەر واش بکە ئەگاتە بەڕی ئەمان. ابن قەیم قسەیەکی زۆر جوانی هەیە فما في القلب شعث لا يلمه إلا الإقبال على الله وفيه وحشة لا يزيلها إلا الأنس بالله وفيه حزن لا يذهبه إلا السرور بمعرفته وصدق معاملته وفيه قلق لا يسكنه إلا الفرار إليه وفيه فاقة لا يسدها إلا محبته والإنابة إليه. الله أكبر. فما دڵ پەرتیەکی تایە کۆی ناکاتەوە ئللا بەرەو خوا چوون نەبێ. غوربەتێک و ڕێبواریەکی تایە هیچ شتێک کە لێنەکەی پڕ ناکاتەوە ئللا ئاوەدانی و ئونس بەخوا نەبێ. خەمێکی تایە لە کۆڵی ناکاتەوە ئللا دڵخۆشی نەبێ بە ناسینی خوای گەورە و ڕازگۆیی لە مامەڵەکردن لەگەڵ خوای گەورەیە. قەلەقێک و ترسی تایە دای نابرکێنێتەوە ئللا ڕاکردن نەبێ بەرەو خوا. فەقیریەکی تایە بە هیچ شتێ پڕ نابێتەوە و دەوڵەمەند نابێ ئللا بە خۆشەویستی و گەڕانەوە نەبێ بۆ لای خوا. الله